لەبەر نەبوونی دادگاکانی لێکۆڵینەوە لە کاتی بەیانیان و دادوەری تایبەتمەند زۆربەی کەیسی ئەو تۆمەتبارانەی کە لە گرتوخانەکانن پێویستیان بە بڕیاردانی یەکلاکەرەوەی دادگاکانی لێکۆڵینەوە هەیە بە هەڵپەسێردراوی ماونەتەوە. ئەندامێکی داواکاری گشتی هەولێریش دەڵێت پێویستە چەند دادوەرێک و داواکارانی گشتی کاری ئاسایی بکەن بۆ ڕواندنی ئەو کەیسانە کە تۆمەتباری گیراوی تێدایە. ناکرێت ئازادی مافی هاوڵاتیان دوا بخرێت. ئاشکراشی دەکات هەندێک زیندانی 3 مانگە لەسەر کێشەیەکی سادە لە گرتوخانەدانا. لەبەرەوەی ئێستا دادگای لێکۆڵینەوە دادگاکان بە گشتی داوامی بەیانیان نییە کە دەوامیان نییە ئیدیکە ئەم دادگای دادوەری لێکۆڵینەوەی ئێشکگر هەیە تەنها ئەویش لە کاتی ئێواران و شەو هەیە تەنها ئەو کەیسانە دێتە بەردەمی ئەوانەی کە بۆ نمونە مدەی گرتنەکەی کۆتایی دێتن ئەبی جارێکی تر درێژ بکرێتەوە ئەو مدەیە یانیش بڕیاری بەردانی بدرێتن لەبەرەوەی کە دادوەری لێکۆڵینەوەی ئێشکگریش بە صفەتی واقعی زیاتر بۆ ئەو کەیسانەیە کە شەوان ڕوودەداتن هەولێر لەوانە زیاتر لە 40 مەرکەز شوڕتەی هەبیتن و چەندەها کەیس هەبیتن هەمویان بە ماوەی شەو چەند سەعاتێک بێنە بەردەم دادوەری لێکۆڵینەوەی ئێشکگر و بڕیاری لێ بدرێتن چەندەها قەزین هەیە لەوانە پێش بکاتن کە ئیجرائێک بکرێتن لە بەیانیەکەی یان وتەی شاهدێکی تر وەربژیرێتن یان نووسراوێک بۆ لایەنێک بکرێتن ئەمە بەسمان زیاتر ئەوانە بوون کە گیراون و جاری هەیە بە کفالەت بەر ببن ئەوە دادوەری تایبەتمەند دادوەری لێکۆڵینەوەیە ئەگەر لە بەیانیان کە ئێستا ئێمە لەوانە زیاتر لە 6 دادوەری لێکۆڵینەوەمان هەبی لە هەولێر ئەگەر ڕۆژانە 2 کەس 2 دادوەر داوامی خۆیان بکەن لەگەڵ داواکاری گشتی و لەگەڵ لێکۆڵەرەوە دادوەریەکان لەوانە زۆربەی کەیسەکان یەکلا بکەنەوە و ئەوانەی کە مەجالی قانونیان تێدا هەیە. بەپێی یاسا هەر تۆمەتبارێک دەبێت لە ماوەی 24 کاتژمێردا چارەنووسی یەکلایی بکرێتەوە و دادگای لێکۆڵینەوە بڕیار لەسەر کەیسەکەی بدات. بەڵام داخستنی دەرگای دادگاکانی لێکۆڵینەوە و یەکلا نەکردنەوەی کەیسەکانی ڕاگیراوان بە پێشێلکردنی مافەکانی ڕاگیراوان دادەندرێت. مافناسێکیش دەڵێت کەڵەکەبوونی کەیسەکانی ڕاگیراوان نایاساییە لەسەر ئەو پرسەش بەرپرسیارەتی گەورە دەکەوێتە سەر ئەنجومەنی دادوەری بۆیە پێویستە بە زووترین کات ئەو کێشەیە چارەسەر بکات. مانەوە و کەڵەکەبوونی کەیسەکانی ڕاگیراوان و لێکۆڵینەوە لە دادگاکان بەڕاستی نایاسایی ئەم لێکۆڵینەوانە درێژە کێشانی بۆ زانیاریتان بەشێکی علاقی بەم چەند هەفتەیەشەوە نییە کە دۆخی ڤایرۆسەکە گەشەی کردو لێرە و قوربانیان هەیە لە پێشووتر ماونەتەوە تا ئێستا ئەمە واکەوە بڵێن کە کاروباری دادوەران و دادوەری بە شێوەیەکی سست و زۆر بە بەڵی لە سەرخۆ بەڕێوە چێوە وای کردووە خەڵک کەم متمانەی بەم دەسەڵاتانە هەبێ و متمانە لاوازەکە ئەگەر ئەمە پێداچوونەی قوڵی پیانە کرێەوە خەفارەتی تەواو لە کاتی پشۆکان و لە کاتی وەستاندنی هاتوچۆنەکیرێ بەڕاستی بەمانەچنەوە بەرپرسیارەتی گەورە لە ئەنجومەنی دادوەری بەرپرسیارەتەکەکەوێتە سەر ئەوان ئەمە ئەرکی داواکاری گشتیە توانێت سکاڵا لەمانە بجوڵێنێ کە بۆچی ئەم دۆسیانە ئەوەندە کەڵەکە بوون و ڕوتیناتی زۆر دۆسیەکانی گرتوتەوە لە حاڵەکە ئێستا ئێمە کەوتونەتە ناو بارودۆخێکی مەترسیدار. بەهۆی ئەو بارودۆخە ناسەقامگیرەی لە کوردستان دروست بووە نزیکەی مانگێکە دەرگای دادگاکانی لێکۆڵینەوە داخراون. هیچ دادوەرێک بە ڕۆژ داوام ناکات ئەماش بە پێشێلکردنی مافەکانی ڕاگیراوان دادەندرێت. هاوکات شارەزایانیش دەڵێن دەبوایە لەم دۆخەدا لایانی دادوەری جگە لە کەیسەکانی ڕاگیراوان چاویان بە کەیسەکانی سزادراوانیش بخشاندبایەوە بەشێکیان ئازاد بکردبوونایە بۆ ئەوەی قەرەباڵغی و مەترسی بڵاوبوونەوەی کۆڕۆنا لە گرتوخانەکان کەم بێتەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.